کۆمیتەی مانگرتن خەباتی کرێکاران لە دژی سەرمایەداران پێیناوەتە قۆناغێکی نوێوە. لەگەڵ ئەوەشدا کە ویست و داخوازی کرێکاران خەسڵەتێکی دفاعی هەیە، بەڵام حرەکەتێکی هیوابەخش بۆ پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان لە هەموو ئاستێکدا کەوتووەتە ڕێ. ڕێکخراوەی کرێکاری بەگشتی دامەزراوەیەکی هەمیشەییە و بە ئاشکرا پێکدێت و لە چوارچێوەی هاوسەنگی هێزی سیاسی و چینایەتی ئێستەی کۆمەڵگەدا ئەرکەکانی خۆی بەڕێوە دەبات. شۆڕای کرێکارانی کارخانەیەک کە پشت ئەستورە بە کۆبوونەوەی گشتی ڕێکوپێک یان سەندیکای کرێکارانی بوارێکی دیاریکرا و دوو شێوەی ناسراوی ڕێکخراوی کرێکارین. بەڵام سەرەڕای ئەو جۆرە ڕێکخراوانە کە هەر کامیان ئەزمون و سونەتی تایبەت بە خۆیان لە ناو بزوتنەوەی کرێکاریدا هەیە، دەتوانین هەندێک شکلی ڕێکخراوەیش دەستنیشان بکەین کە لە کاتێک یان لە دەورەیەکی دیاریکراودا و بۆ مەبەستێکی دیاریکراو پێکدێن و بە کۆتایی پێهاتنی ئەرکەکانیان پێویستی مانەوەی خۆیان لەدەست ئەدەن. دەورەی ئەو جۆرە ڕێکخراوانە کاتێک بەرجەستە دەبێتەوە کە ڕێکخراوی جێکەوتووی کرێکاری وەکو شۆڕا و سەندیکا پێک نەهاتبن. یەک لەو جۆرە ڕێکخراوانە کۆمیتەی مانگرتنە. لەگەڵ ئەوەشدا کە پێکهاتنی ڕێکخراوەیی کرێکاری سربەخۆ لە دەوڵەت و سەرمایەداران کە سەقامگیر و جێکەوتوو بێت دەستکەوتێکی حیاتی بۆ بەرەو پێشبردنی خەباتی کرێکاریە، بەڵام ئاشکرایەکە خەباتی جەماوەری کرێکاران بۆ گەیشتن بە داخوازیەکانی سەرەتایی و ڕۆژانەیان چاوەڕێی پێکهێنانی ئەو جۆرە ڕێکخراوانە نابێ و ئەو ئامانجانەی خۆی بە شێوەی جۆراوجۆر دێنێتە گۆڕێ. لە ڕاستیدا هەر لە جەرگەی ئەو خەباتەدایە کە هەلومەرجی لەبار بۆ پێکهاتنیان ئامادە دەبێ. بەڕێوەچوونی ئیعتراز و مانگرتنێکی کرێکاری پێش هەموو شتێک لە کۆبوونەوە و قسەکردنی کرێکارانی پێشڕە و بە ئەزمونەوە دەست پێکات، بەڵام هەر ئەو جۆرە پەیوەندیە سەرەتاییەش دەتوانێ و پێویستە بە شێوەیەکی ڕێکخراو و ڕێکوپێک بەڕێوە بچێ. پێکهێنانی کۆمیتەی مانگرتن لە سونەتی خەباتی کرێکاریدا شێوەکارێکی تاقیکراوە و جێکەوتووە. لە نەبوونی ڕێکخراوی ڕادیکاڵ و پێشڕەودا کە کرێکارانی لە ژێر چەترێکدا کۆکردبێتەوە بۆ مانگرتن بێ یان بۆ هەر چەشنە ئەترازێکی کرێکاری، پێکهێنانی کۆمیتەیەک بۆ بەڕێوەبردنی ئەرکێکی دیاریکراو یارمەتی دەربێ بۆ ئەوەی ئەو خەباتە ئاکامی دڵخوازی خۆی بەدەست بێنێ. لێرەدا ئێمە قسە لەسەر پێکهێنانی کۆمیتەی مانگرتن لە سونەتی خەباتی کرێکاریدا شێوەکارێکی تاقیکراوە و جێکەوتووە. لە نەبوونی ڕێکخراوی ڕادیکاڵ و پێشڕەودا کە کرێکارانی لە ژێر چەترێکدا کۆکردبێتەوە بۆ مانگرتن بێیان بۆ هەر چەشنە ئەترازێکی کرێکاری، پێکهێنانی کۆمیتەیەک بۆ بەڕێوەبردنی ئەرکێکی دیاریکراو یارمەتی دەردەبێ بۆ ئەوەی ئەو خەباتە ئاکامی دڵخوازی خۆی بەدەست بێنێ. لێرەدا ئێمە قسە لەسەر پێکهاتنی کۆمیتەی مانگرتن دەکەین کە دەتوانێ وەکو نمونەیەک بێ. لێرەدا ئێمە قسە لەسەر پێکهاتنی کۆمیتەی مانگرتن دەکەین کە دەتوانێ وەکو نمونەیەک بۆ بەڕێوەبردنی هەر شقڵێکی تر لە خەباتی کرێکاران کەڵکی لێوەربگیرێ. چەند سەرەتایەک لە پێکهێنانی کۆمیتەی مانگرتن. یەکەم، کۆمیتەی مانگرتن دامەزراوەی دائیمی نییە، بەڵکو بۆ ئەرکێکی دیاریکراو پێک دێت و هەتا بە ئەنجامگەیشتنی ئەو ئەرکە کە بۆ نمونە مانگرتن بێ درێژە بەکاری خۆی دەدا و هەوڵەدات کە پوختەی دەستکەوتەکانی ئەم خەباتە بکات بە دەستمایە بۆ خەباتێکی دیکە لە قۆناغێکی دیکەدا. ئەم کۆمیتەیە لە نزیککردنەوەی کرێکارانی پێشڕە و لەگەڵ یەکتر و پتەوترکردنی پەیوەندیەکانیاندا دەور دەبینێ و ئەگەرچی وەکو ناوەندێک دوای تەواوبوونی ئەرکەکانی نامێنێ، بەڵام بەکردەوە وەکو ئەزمونێک بۆ کاری ڕێکخراوەی تر لە داهاتوودا کاریگەری خۆی لەسەر خەباتی دواڕۆژی کرێکاران و لەسەر ڕێکخراوبوونیان دادەنێ. دووهەم، کۆمیتەی مانگرتن دامەزراوێکی لە ئەساسدا نهێنیە و جگە لە ژمارەیەکی دیاریکراو لە کرێکاران کە دەتوانن لە نزیکەوە زیاتر یارمەتی دەری کۆمیتەکە بن، کەسی تر بەناو ئەندامی کۆمیتە نایان ناسێ. کۆمیتەی مانگرتن ئەرکەکانی خۆی دەتوانێت لە ڕێگەی ئەندامانی خۆیەوە کە دەتوانن 3 بۆ 5 کەس بن یان لە ڕێگەی کرێکارانی خاوەن ئەزمون و بەتوانە کە لێیان نزیکن بەڕێوە بەرێ بەبێ ئەوەی ئەندامێتیان لە کۆمیتەکەدا ئاشکرا بێ. سێهەم، کۆمیتەی مانگرتن هەڵبژێردراوی جەماوەری کرێکاران نییە و هەر بەو پێش نوێنەری ڕاستەوخۆی کرێکاران بۆ وتوێژ لەگەڵ خاوەنکار و بۆ وتەبێژی عەلەنی نییە. سێهەم، کۆمیتەی مانگرتن هەڵبژێردراوی جەماوەری کرێکاران نییە و هەر بەو پێش نوێنەری ڕاستەوخۆی کرێکاران بۆ وتوێژ لەگەڵ خاوەنکار و بۆ وتەبێژی عەلەنی نییە، بەڵکو بەرهەمی هاوڕێیەتی و هاوکاری کرێکارانی پێشڕە و بە ئەزمونە
کە لە جەرگەی ژیان و خەباتی ڕۆژانەی کرێکاراندا دێتە ئاراوە و پێویستیەکەی لە کاتێکدا دێتە گۆڕێ کە هەلومەرج بۆ وەڕێخستنی مانگرتن یا هەر حرەکەتێکی دیاریکراوی دیکە لە ناو جەماوەری کرێکاراندا لەبار دەبێ. ئەگەرچی ئەو کومیتەیە هەڵبژێردراوی کرێکاران نییە، بەڵام لە ڕووی کار و کردەوە و لە ڕووی ڕنگدانەوەی ڕێنوێنیەکان و شلگێریەکەیەوە لەلایەن کرێکاران پشتیوانی لێ دەکرێت و لە میکانیزمێکی سروشتیدا متمانەی پێدەبەخشرێ، یان بەواتایەکی تر دەتوانین بڵێن کە ئەو کومیتەیە دەبێت تێبکۆشێ لە ڕووی دەورێکی بابەتی کە دەیبینێ ئەو متمانەیە بەدەست بێنێ. کومیتە هەوڵەدات هەر بڕیارێک کە پێویستە بدرێ لە کۆبوونەوەی گشتی کرێکاراندا زۆربەی کرێکاران تەییدی کەن. چوارەم، کۆمیتەی مانگرتن دامەزراوێکی حیزبی نییە، بەڵکو هەڵقوڵاوی پێویستیەکانی خەباتی ڕۆژانەی کرێکارانە. پەیوەندی ئەو کۆمیتەیە لەگەڵ کۆمەڵە و حیزبی کۆمۆنیست پەیوەندیەکی معنەویە و لە چەشنی ئەو پەیوەندیانەیە کە هەر کرێکارێکی ڕادیکاڵ و پێشڕە و لەگەڵ ڕەوتی ئێمەدا هەستی پێکات. هەر بۆیە دوژمن ناتوانێت لەناو ئەو کۆمیتەیەدا ئەگەر ناسرا بە شوێنەواری هەڵسوراوانی حیزبیدا بگەڕێ یان بەڵگەیەکی یاسایی لە دژی ئەوان بەکاربێنێ. گرنگترین ئەرکەکانی کومیتەی مانگرتن. پێش هەموو شتێک کومیتەی مانگرتن دەبێ بە کرێکاران نیشان بدا کە بۆچی مانگرتن باشترین و گونجاوترین شێوەی خەباتە. جاری وایە دەست و پەیوەندەکانی ڕژیم و خاوەنکار بە بیانووی موافقەت لەگەڵ داخوازی کرێکاران لەگەڵ شکلی خەباتەکە مخالفەت دەکەن و دەیانەوێت لەنێو کرێکاراندا دووبەرەکی پێکبێن و نەهێڵن مانگرتنەکە بتەنێتەوە. کەوایە کاتێک کومیتەی مانگرتن کە خۆی لەسەر مانگرتن ساغ دەبێتەوە، دەبێت کرێکاران قانع بکە کە مانگرتن باشترین شێوەیە بۆ بەدەستهێنانی داخوازیەکانیان. کۆمیتەی مانگرتن دەبێت چۆنیەتی پەیوەندی خۆی لەگەڵ جەماوەری کرێکاران دیاری بکاو ئەوە ڕوون کاتەوە کە ڕێنوێنیەکانی خۆی لە چ ڕێگایەکەوە و بە چه شێوەیەک بە کرێکاران ڕادەگەێنێ بۆ ئەوەی کرێکاران بتوانن بڕیارەکانی کۆمیتەی مانگرتن لەو پروپاگەندەیە جیا بکەنەوە کە دەست و پەیوەندەکانی ڕژیم و خاوەنکار لە کاتی مانگرتندا بڵاوی دەکەنەوە. لە ڕۆژەکانی مانگرتندا زۆر جار کرێکاران لە دەوریە کۆ دەبنەوە و لە کۆڕ و کۆمەڵی خۆیاندا سەبارەت بە مەسەلە جۆرا و جۆرەکانیان قسە دەکەن. کۆمیتەی مانگرتن دەبێ بە کەڵگوەرگرتن لە هەموو ئیمکاناتێک کۆبوونەوە و کۆڕی قسە و باس و سوخەڕانی پێک بێنێ و بیر و ڕای کرێکاران لەسەر مەسەلە سەرەکیەکانی ئەو خەباتە دیاریکراوە و بەگشتی لەسەر خەباتی کرێکاران لێک نزیک کاتەوە. یەکێک لە گرنگترین ئەرکەکانی کۆمیتەی مانگرتن ئەوەیە کە هەوڵ بدات کرێکارانی باقی شوێنەکانی تر پشتیوانی لە کرێکارانی مانگرتوو بکەن. کۆمیتەی مانگرتن دەبێت بە کەڵگوەرگرتن لە پەیوەندی ئاساییەکانی کرێکارانی شوێنە جۆرا و جۆرەکان لەگەڵ یەکتر هەواڵی مانگرتنەکە و داخوازەکانی بە کرێکارانی باقی شوێنە کرێکاریەکان بگەێنێ بۆ ئەوەی پشتیوانی لەو خەباتەی ئەوان بکەن. جگە لەمە کۆمیتەی مانگرتن پێویستە بنەماڵەی کرێکاران بۆ پشتیوانی لە خەباتی کرێکاران هەڵخڕێنێ و هێز و توانای ئەوانیش لە پێناوی سەرکەوتنی حرەکەتەکە بخاتە گەڕ. کۆمیتەی مانگرتن دەبێ ئیمکانی وتوێژ لەگەڵ نوێنەرانی ڕژیم و خاوەنکاری لەبەر چاو بێ. باشترین شکلی هەڵبژاردننی ئەو نوێنەرانە پێکهێنانی کۆبوونەوەی گشتیە. مەسەلەیە کە کۆمیتەی مانگرتن لەم بابەتە پێویستە لە بەرچاوی بێ ئەوەیە کە وتوێژەکە بە ئاشکرا و علەنی بێ و ئەنجامەکەشی جار لەگەڵ جار لە کۆبوونەوەی گشتیدا بە کرێکاران ڕاگەیەندرێ. جگە لە هەموو ئەمانە کۆمیتەی مانگرتن دەبێ بۆ بەرەو پێشبردننی سەرکەوتوانی مانگرتنەکە شەبەکەی کۆکردنەوە و بڵاوکردنەوەی هەواڵ و باس و سندوقی مانگرتن بۆ یارمەتیدان بە گیر و گرفتە مادیەکانی کرێکاران لە کاتی مانگرتندا لە نێو کرێکاراندا و بەهێزی خودی کرێکاران پێک بێنێ.